ومس لێرە يتخبطه الشيطان من المس ئەم حاڵەتە سێ جۆری هەیە. جۆرێکی حاڵەتێکی طبیعیەوە لە ئینسان تووشێ بێ لە ترسێکەوە و پەیوەندی بە شایاطینەوە نییە، تووشێ بێ لە ترسێکەوە، لە نەکسەیەکەوە، لە شتێکی کوتوپڕە، ئەو حاڵەتەی تووشە بێ، ئەوە دەروونزانەکان عیلاجێکە. جۆرێکی تری کۆبوونەوەی کۆمەڵێک با بڵێن زخوتاتە لەسەر ئەو ئینسانە، سێرەکەی زەختی تووشە بێ لە لایەنی مادیەوە، زەختی تووشە بێ لە لایەنی کۆمەڵایەتیەوە، زەختی دەرونی تووشە بێ لە لایەنی با بڵێن خێزانیەوە، تروای لێو ئینسانە لە دەست دەرەچێت، یاخود لاوازە بێ و قەرینەکەی زاڵە بێ بەسەری. ئەمە زۆر جارەگەر بێت و لاواز نەبوو بێ و قەرینەکەی زاڵ بێ بەسەریە، لای دەروونزانەکان عیلاجەکرێ بەزەگەر قەرینەکەی زاڵ بووی بەسەریە، تەنها ئەوەندە ئامۆژگاری بکە و بیجێڕەرەوە بۆ عیباداتەکانی خۆی، زاڵە بێتەوە بەسەر قەرینەکەی و چاکە بێت و هیچ کێشەی نامێنێت. جۆری سێمی مەس بریتە لەوەی کە جنەکە مەسیەکە، مەسکردنەکەش بریتە لەوەی کە داغڵیە بێ، داغڵی ناو لەشیە بێ. ئیبن بازە ئاەتاکە بە بەڵگەیەوەی کە جن ئەچێتە ناو لەشی ئینسان، لەگەڵ ئەو فەرمودەی کە ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم فەرمێن الشەیطان یەجری من بنی ئادەم مەجرە الدەم، شەیطان بەناو دەمارەکانی خوێنی ئینسان ئاڕواتەوە. هەر زۆر ڕوون و ئاشکرایە حەدیث، حەیج هەڵناگرێت. و حەدیثێکی کەش کە یەکێ لە سەحابەکان دێ بۆ لای ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم ئەفەرمێ ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەوەتەی موسڵمان بووم شتێک ڕێگریم لێ کا لەوەی کە نوێژەکانم بکەم، ئاڵەسم بیکەم نایاڵە بیکەم. معنای چییە؟ معنای ئەوەی شتەکە لە ناو خۆیەتی، لە ناو خۆیەتی دایانێتەوە، دووری ئەخاتەوە لە عیبادەت. فەرمێ ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم بانگی کاتە پێشەوە فەرمێ اخرج عدو الله إني رسول الله، دەسە خاتە سەر سنیە، فەرمێ بڕۆ دەرەوەی دوژمنی خوا من پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. جاو سەحابێ فەرمێ باش بووم لە دواوە کێشەیەم نەما، تەواو یعنی لە ناو یابوو لێ دەرچوو. بۆ ئێمانە هەمووی بەڵگەیەوەیە کە تەلبیس هەیە، جن ئەچێتە ناو لەشی ئینسان، حتا ئەو حاڵەتانەی کە ئەو ئینسانانە کە جنیان تێچێت سیرەکەی پێشەوە بە کەس ناگیرێ، دانانیشێ، حاڵەتێکی زۆر خراپیە، بەڵام کە قورئانەکەی بەسەرا خوێندرێ و ڕوقیەی بەسەرا خوێندرێ سیرەکەی هێورە بێتەوە باشە، تۆ بە چای خۆتی بیت. جا ئەو حاڵەتانش کە جنە چێتە لەشی ئینسانەوە زۆربەی یاخود سحرە یاخود خۆی مەجالەدا بچێتە ناویەوە. زۆر کەسێ خۆی جنەکان دعوەتەکە بۆ ناوخۆی، باوێشکە دەمی بستێکاتەوە دەست ناگرێ بە دەمیەوە چێتە ناوە. پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ هەر یەکێ لە ئێوە باوێشکیدا باچی بکە با دەستی بخاتە ناو دەمیەوە، ئاوا پێشی دەمی بگرێ، فإن الشيطان يدخل، شیطان چێتە ناوە لێوە. یانە فەرمێ کە یەکێ لە ئێوە چوویە دەست بە ئاوگەیاندن با بڵێ چی بسم الله اللهم إني أعوذ بك من الخبث والخبائث، بڵێ بسم الله پەروەردگارم پەناگرم بە تۆ لە چی؟ لە خبث. علەما فەرمون هو ذكران الشياطين، نێرینەی شەیطانەکانە، خەبائیثیش فەرمون ئیناثوها، مینەکانی شەیاطینەکان. پەناگرم بە تۆی پەروەردگارم بمپارێزی لەو دوو جۆرەی شەیاطین. ئێتۆ گوێ نادەیتێ وەڵی شەیاطین وەرن سەیری عەورەتم کەن بزان چۆنە و حەستان لێ وەرنە ناومە و ئیشی خۆتان ئێتە ناو شەیطان. تو ئاوا دعوەتیەکەی بۆ هەموو شتێ، حتا ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم فەرمێ هەر کەسێ لە ئێوە کە گەڕایەوە ماڵەوە سەلامی کرد شەیطان ئەڵێ چی؟ لا مبیت لەکم اليوم في هذا المنزل، فەرمێ لەم ماڵەیە ئەمڕۆ شوێنی مانەوەتان نییە. ئەفەرمێ کە دانیشت و نانی خوارد و بسم الله کرد ئەفەرمێ وەڵا خواردنیشتان نییە، یعنی ئەو شەیاطینەکان هەمووی دەرکرد لە ماڵەکە. ئەنجاڵن دەبا بڕۆین، نە نان هەیە و نەمانەوەش هەیە، بەڵام ئەگەر تۆ بسم الله نەکەیت و سەلام نەکەی کە ڕۆیتەوە ماڵەوە فەرمێ قال الشەیطان، شەیطان ئەڵێ وەرن وەرن ئەدرەکنە المبیت والعشاء، وەڵا وتێلی پێنجە سێرێ خواردن و مانەوەش بەلاش دەستمان کەوت.
و كاتێک دەرگا ئەخەی بسم الله نەکەی شەیطانێتە ژوورێ. پیغمبر صلى الله عليه وسلم فرمي إن الشيطان لا يفتح بابا ذكر اسم الله عليه. الشيطان ناتوانە دەرگای بکاتەوە ناوی الله لەسەر هاتووە. أفرمي کە شەو داهات إذا كان جنح الليل چی بکەن؟ كفوا صبيانكم، مناڵەکانتان بگرنەوە بیان کەنەوە ماڵەوە، با بۆ شەوە لە دەرەوە نەبن، هەر خەریکی هات و چۆ ڕۆشتن و هەڵبەزینەوە دامەزین. بۆ فإن الشياطين تنتشر، شەیطانەکان بڵاو بنەوە لەو کاتە، بڵاو بنەوە بەسەر زەویە. تۆش مناڵەکەت دەدەیتە دەست شەیاطین و وەڵی فەرموو بیوە بۆ خۆ چی لێگی لێکە. شەیاطینەی بۆ سێرەکەی زۆربەی حاڵەتە نەخوازراوەکانیش لەو کاتەیە بەسەر خەڵکیان دێت. ئەگەر بیرتان بێ باو باپیرانی ئێمە خۆم بابەتانان فەرمودانیان نازانی، بەڵام ئەیانوتی ئێوارە وەختەیە وەرنەژوورەوە، ئێوارە وەختەیە دەرگا داخن. بۆچی وایانەوت؟ لە بڕۆیان زانی لەو کاتەیە حاڵەتی نەخوازراوە. وهر رسول الله صلى الله عليه وسلم لو فرمودها فرمي دەرگاکانتان داخن کە مناڵەکانتان هێنایە ژوورەوە وەذکروا اسم الله، بسم الله لەسەر بکەن. کاتێک کە خەوتنە فەرمێ أطفئوا سراجكم واذكروا اسم الله، گڵۆپەکانتان بکوژێنەوە و بڵێن بسم الله. چەند کەس گڵۆپی نەکوژانەوە نەیوت بسم الله. و دواتریش شۆر دروست بوو، ماڵ سووتە، خەڵک مرتیە. هەر بە فەرمودەی تریش هاتووە کە فەرمێ ئەو ئاگرە دژمنتانە بیکوژێنەوە بڵێن بسم الله. تر هیتەرە سپلێتە هەر شتێکی تر هەیە، دژمنتان ئاڵێ لەگەڵی مەخەون بیکوژێنەوە بڵێن بسم الله، لە ناوتان نەبامێت تەفروتوناتان نەکە. حتا لەبارەی خواردنەکانەوە فەرمێ دەفرەکانتان داپۆشن و بڵێن بسم الله، شەیطان ناتوانێت سەری بەرزکات. وەڵاهی تۆ دەفرە کردووەتەوە بۆیان سەلاجە کراوەی و گڵۆب کراوەی و دەرگا کراوەی و مناڵی شخصوەتە باوەشیانەوە، خواردنیشیانەیەیتیە و شوێنی خەویشیان بۆ دابینەکەیت و خۆشە بەڕووتی پیشانیانەی وەڵای ترەوەیەتە ناوتەوە بەخوا دائمە لەگەڵیش تابێت تۆ پیاوی چاکی بۆ ئەو برادەراتی دەکا و لێ نابێتەوە، چونکە ئەوی لە کێ دەسەکەوێت؟ لە کەس دەستی ناکەوێت. جا بۆیە بەڕاستی خەڵک زۆر جار خۆی هۆکارە بۆی ئەو شەیاطینانە بێنە لای و ببنە هاوڵی، بە تایبەت ئەگەر لە حاڵەتێکا کوفر و شیرکی لێ بوەشێتەوە، ئەوە هەر شەیاطین دائەبەزنە سەری بەڕەتڵ. ألم ترى أن أرسلنا الشياطين على الكافرين تؤزهم أزا. الله جل جلاله فرميه نابي نيم الشيطان كان ريان بيدين كدابز نسر كافر ومشرك كان هرشي أنا بيان كان جاء حقيقة يجي بيزان سلوانه كابرا بلا بولا أوروبا أمي كافر وجنوكا ناتو تلاشيان إيه أوانا وشياطين يبي كان يتربو تلاشيان بويت بو كسيكا التزامێکی هەیە بە دینەوە، کوفری نەکردووە، شیرکی نەکردووە زیاد، یەتەناو کەسەوە بۆی تووشی کوفر و شیرکی کە بۆی وەزعی لێ تێک با و خراپی کە. جا بۆیە بەڕاستی ناگونجێتەوە کەسێکی ئیماندار و مسلمان بیواز لەو هەموو ذیکر و ئەورادە بێنی کە هەمووی شەیطان ڕاوەنێ. رسول الله صلی الله عليه وسلم فەرمێ چی؟ ستر ما بين أعين الجن وعورات بني آدم قول بسم الله. ئەوەی کە ئەبێ بە بەربەز لە نێوان چاوی جنۆکە و شەیطانەکانە و عەورەتی ئینسانی مسلمانان چیە؟ وتنی بسم الله. بۆیە تۆ کە کراسەکەت لەبەرەکەی قۆڵی پێگەڵی چی؟ بسم الله. کە پانتۆڵەکەت لە پێگەڵی بسم الله. جلەکانێ هەمووی کە دایەکەن یەڵی بسم الله وی نەدبینێ. یعنی بۆ رسول الله صلی الله عليه وسلم ئەم ذیکرانە هەمووی باسەکە بۆمان و هەمووی سنەت بووە. طبعا هەڵسان و دانیشتنی ئینسانی مسلمان نییە بسم الله لەگەڵ هەموو شتێکی بسم الله لەگەڵا. هەمووی لەبەر چییە؟ پاراستنی تۆ ئەلەو جن و شەیاطینان. جا بۆیە ئەوانە ئەم فەرمودانەش هەمووی بۆ خۆی بەناڕاستە خۆیە بێ بەڵگە بۆی کە شەیاطینەکان بەڵێ ئەتوان دەست بەسەر ئینسانە بگرن ئەگەر بێت و لە ذیکری ئەڵڵا دوورکەوێتەوە، یاخود ئەگەر بێت و تووشی کوفر و شیرک بێت. بە دەرەجە یەک حەزیان لە کوفرە و کافران وەکو ئەنگوستیلە لە پەنجەیانان چیان بێ پێیانەکەن. کەی بیانێت جۆن بەخوا پێغەمبەر بەڵێن بیدا ئیدا، کەی بیانێت ژیاتی دینی خوا بڵێ بیکایکە، پێویست ناکات بچێتە لەشی، چونکە خۆی بۆ بەچی؟ بۆ بە شەیاطینی ئینس. خۆی لەوە خەسار نەکا، باشە بڕۆ بۆ مسلمان.
وردە هەوڵ بە ئەویش کاتە شیاطینی ئینس جا سەرەتا بە وەسوەسە محاوەلاکە کە مەجالێ بۆ کردەوە معسیەت و تاوانە زۆر کرد ئەو وەختەی ترێتە ناویشت ئینسان کاسیاتون عاریات بێ لە ژێر لعنەتی ئەڵڵایە بێ چی لێوەی نزیکە هەر شیاطین لێوەی نزیکە کابرا هەر خەریکی ڕەقس و سەما و گۆرانی و هەڵبەز و دابەز بێ چی لێوەی نزیکە صوتی شەیطانە واستفزز من استطعت منهم بصوتك إمام مجاهد فرمي يعني غناء قراني أم رقصك بضني شيطاني دلوقتي شياطين نشيط أنا يلي نزيقنا خود زور جار بيته هو ويك دعوتي كيف وناخذ شويني معصية وتاواني شياطيني لنا بيو ملائكي لنا رشت بيو چونك ملائكة حزناك لجيقاك بمعصيتي تيا إلا دورك يتولي قالين ملائكة الرحمة كمعقبات يحفظونه من بين يديه ومن خلفه معقبات له يفارزن ولا قال لا شيء يفارزن لا شياطين يفارزن كتو داري كردن شياطين أنا شو هذول يتر بهر جورك معصية وتاوان وازهنان لذكر الله جل جلاله